قساکەم لە سەر یەکێک لە تیپە هەرە جوان و باش و بە خزمەتەکانی باشووری کوردستان کە تیپی مۆسیقای سلێمانیە چجاکە خزمەتەکانی بۆ هەر چوار پارچە بۆ بەڵام کە لەم شارەیە دروست بووە ئەو تیپەش خاوەنی چەند هونەرمەندێکی گەورە بووە کە هەتا ئێستاش خزمەت بە و تیپاکەن کە بتوان بەرەو پێشی بەرن و خزمەتی زیاتری پێ بکەن هەمووشمان نەزانین کە هەر بەرهەمێک ئەم تیپە کاری لەسەر کرد بێت تاو جیاواز بوو هەمیشە دڵگیر و هەمیشە لە گوێچکەمانە خۆش بووە ئەو هونەرمەندانشی کە لە ڕابردووە لەم تیپەیە خزمەتیان کردووە هەمویان هونەرمەندی بەتوانا بوون و خزمەتی باشی هونەری کوردیان کردو شێک لە هونەرمەندانە عوسمان عەلیەکە هونەرمەندی کۆچ کردو لە ڕابردووە لەگەڵ ئەم تیپەیە کاری زۆر باشی کردووە و لە ڕێگای تیپەکەشەوە هاوکاری باش بوون بۆ دەرکەوتنی توانای ئەم هونەرمەندە جیاوازیەکانی ئەم هونەرمەندە لە ڕووی کاری هونەریەوە لە ڕابردووە بە تایبەتیش لەگەڵ کارکردنی لەگەڵ تیپی مۆسیقای سلێمانی وا بڕیارە سبینی لە یادی کۆچیا کۆنسەرتێک ساز بکرێت بە ناونیشانی بەرەو پێشچوونی هونەری کوردی هونەرێکی کوردی ڕەسەن و هاوچەرخ و هەروەها ئەو کتێبەش کە بڵاوکرێتەوە ڕاهەندەکانی عوسمان عەلیە مەقساکەم لەسەر کتێبەکە بەڕێز مامۆستا عادلم لەلایەکە خۆی ماستەری لە بواری میوزیکایە و لە ڕابردووشدا وەگەرچێکی پیشەی بۆ چەند هونەرمەندێکی تریشی کردووە ئەمەش هەریچێکە لە کارە بە پێز و باشەکانی زۆر بەخێر بێ مامۆستاگیان سپاس بۆ ئامادە قسە بکەم هەر لەسەر تایتڵەکە ڕاهەندەکان مەبەستمان لە چییە کاڵین ڕاهەندەکانی فلان هونەرمەندیان ما بڵێن ڕاهەندەکانی هونەرمەندی کۆچ کردو عوسمان بەڵێ خۆی ڕاهەندەکان بە عەرەبی پێوتری ئەبعات واتە چەند ڕێچکەیەک چەند بوعدەکانی بەڵێ چەند لایەنێک چەند شتێک لە ژیانیەوە ئەگەر سەیری دووتێم کتێبە بکەی لەم کتێبەیە لە هەموو ڕاهەندەکانی عوسمان عەلی ئەوەی کە پەیوەندی بە ژیانیەوە هەیە ئەوەی پەیوەندی بە دەستپێکی کاری هونەریەوە هەیە ئەوەی کە پەیوەندی بە عوسمان عەلی و وتنی مەقامەوە هەیە ئەوەی کە پەیوەندی بە پێکهاتی گۆرانیەکانیەوەیە بە سرودەکانیەوەیە بە گۆرانی میلیەکانیەوە هەیە لە هەموو لایەنەکانەوە من هاتووم قسەم کردو لەسەر ئەم هونەرمەندە لە هەموو لایەنەکان خوێندنەوەت بۆ کردووە لە ڕووی خوێندنەوەیکی فرە ڕاهەندە بەڵێ فرە ڕاهەندە و ئەمە لێکۆڵینەوەی لە چوارچێوەیەکی ڕێسای توێژینەوەی زانستیە ئەم کارمدا ڕشتووە دیارە حەقی خۆتانە بڵێن هەوێنی ئەم ئیشە چیە هەوێنی ئەم ئیشاگەڕێتەوە بۆ ساڵی 91 کە خۆم چاوپێکەوتنیشی ڕوبەڕوم هەبوو لەگەڵیا ئەو کاتە بۆ خوێندنی بەکەلەورەسەکەم کە مقابلەیەکی وردی ئەم هونەرمەندەم کردووە لە ڕووی دارایی و لە ڕووی کارەکانی ئەوانە ئیتر ئەمەم لاما بۆ لە مەخیرەشا بڵین کە ئەم شتانم کۆ کردوێتەوە یعنی کەڵەکە بوو لە مێشکما بەڕاستی کە عوسمانیش هەمووکو گۆرانی بێژێک هەمووکو ئاوازدانەرێک ئەمە بیرمان نەچێ چ نمونەی کاکەریم کابان چه عوسمان عەلی ئەمانە تەنها دەنگبێژێک و گۆرانی بێژێن نەبوون بەڵکو زۆربەی زۆری ئیشەکانیان کارەکانیان لە ئاوازی خۆیانن یعنی کەواتە دوو ئیشیان هەبوو ینی دوو کاریان هەبووە بەڕاستی هەمووکو گۆرانی وتن کە بانگراوندێکی خۆیان هەبووە شتیشان هەبووە لەو لایەنە ینی هەم دەنگیان خۆش بووە و لە هەمان کاتیشە بیریان لەوە کردوێتەوە کە ئاواز بۆ هۆنراوانە دانێن کە خۆیان مەبەستیانە کەواتە هەردوو کارەکەی خۆیانە زۆر باشە بەڵێ لەو کاتانەیە لەسەر چ جۆرە هەنراوەیە کاریان کردو ئەمان کە بەتایبەت لە ڕووی ئاوازەوە کاریان لەسەر کردبێت ئەگەر بگەڕینەوە بۆ گۆرانیەکانی لە گۆرانی کەسەکەم دڵدار و جوان پەرستم کۆم گۆرانی ببم بە قوربان یعنی ئەمانە تەماشاکەی هزری ئەو کاتەی شاعیران کە مخاتەبەی ئەو کاتەی لاوانیان کردووە شاری ئەوانیان وەرگرتووە باشە لەسەر ئەوانە کاریان کردووە بۆیە ئەتوانین بڵین گۆرانەکانی ئەو سەردەمە ئاوازەکانی ئەو سەردەمە مخاتەبەیەکی ڕاستەخۆی تاچی گەنجی لاوی کوردیان کردووە لەو کاتەیە بۆ ئیشەکان بەو شێوەیە و ئاوازەکانیش ینی کاتێکیتە سەر تەحلیل وشی کردنەوە یعنی جیاوازێکی زۆریە لەگەڵ ئاوازە میلیەکانە لەگەڵ ئاوازە فۆلکلۆرەکانە بەفعلی ئەمانە ئاوازی دانراون مەسەبیانەیە کۆپلیانەیە کە مێسان ناومان ناوە سەربەند و ناوبەندی هەیە یعنی سەرەتا نەوەیەکە دوای گۆڕانکاریتی هەیە و گونجانێکی جوان هەیە لەگەڵ هۆنراوەکانە ئێمە دیارە بۆی ئاشنایەتیمان لەگەڵ هونەرمەندی کۆچ کرد و کاک عوسمان عەلی زۆر جاریانی هۆنراوی زۆربەی زۆری شاعیرانی لەبەر بوو ینی خوێندنەوەی هەبوو بۆ شێعرەکان
خوێندنەوەی هەبوو بۆوانە تا زۆری گۆرانە میلەکانی خۆشی فۆلکلۆرەکان بەبیر و بۆ چووی خۆی شتەکانی داڕشت. یعنی توانین بڵین ئەو شتێکە لە سروشتی شاری سلێمانی ئەوەی وەرگرتووە بە شێوەیە لە شێوەکان ڕەنگی یاوەتەوە لەوەی کە ئاوازێکی بۆ بسڕێ شتێکی بۆ بسڕێ بیکونجێنێ لەگەڵێ. زۆر باشە. بەڵێ لە ڕووی زانستی مۆزیکەوە هەڵسەنگاندنی تۆ لەم ڕاهاندانی کە کارە لەسەر کردووە ئەتوانین بڵین عوسمان عەلی پێگەی لەناو مۆزیکی کوردیا چۆن بووە؟ عوسمان عەلی هاوشێوەی کاکەریمەوەوان ئێمە دیارە ئەم شتا بێ بژێڕینەوە بۆ فاکتەرێکی تر لە کۆتایی شەستەکان و سەرەتای هەفتەکان کاتێ تیپی مۆسیقای سلێمانی دروستە بێ لەسەر دەستی کۆمەڵی گەنجی زۆر بە ئەزمون و بەتوانای ئەو کاتە بەڕاستی ئێمەمان بیر نەچێ کە تیپی مۆسیقای سلێمانی و دەنگی هەرێکە لە منەرمەندانە چ عوسمان عەلی چ کەریم کابان چ ئیبراهیمی خەیات چ قایر کابان بە ڕەحمەت مێ ئەم دوانە تەواوکەری یەکترن ئەگەر بگەڕێنەوە بۆ ئیشەکانی پێشتریان پێشەوەی لە تیپی سلێمانی بوون چۆن بوون دوای کارکردن تیپی سلێمانی کارەکانیان چ گۆڕانکاریی نەوعی بەسەر هاتووە لە ڕووی تەوزیعەوە لە ڕووی ئەم مەسائلی تۆمارکردنەوەوە ئیتر لە زۆر ڕۆ بەڕاستی کەواتە توانین بڵین عوسمان عەلی و کەریم کابان و ئەم دەنگانە لەگەڵ تیپی مۆسیقای سلێمانیە ئاوێزان یەکن یەک بێشان تەواوکەری یەکدین لەویشانەیە کەواتە ئەگەر عوسمان عەلی لە ڕێی ئاوازەکانیەوە کە بەخشیوێتی بە تیپی مۆسیقای سلێمانی بڵین ئەوە لەلایەک چ تیپی مۆسیقای سلێمانی بە پلوپەنجەی ئەر یەک لەو هونەرمەندە مەزنانەی کە لێبوون هەر لە مامۆستا ئەنوەرەوە لە مامۆستا سەڵاحەوە لە مامۆستا خالی سەرکارەوە لە مامۆستا دلێر ئیبراهیمەوە کامانە کاری زۆر جوان و نەوعیان کردووە و کاریان لە ئاوازەکانی کردووە ئاوازەکان بە هەردوو لە تەواوکەری یەکترن گەشتۆ بۆ ئیشێکی ئەم ێسا بتوانین بەو پەڕی جوانیەوە بڵین ئەم ئاوازانە لە ڕووی تۆمارکردنەوە لە ئاستێکی بەرزایە لە ڕووی ئەوەی کۆمەڵێ سۆڵی زۆر جوان لە گۆرانەکان هەن نەم بابەتێکم باس کردووە بەنای ئێستاتیکای گۆرانیەکانەوە لە ئێستاتیکای گۆرانیەکانە باز لە هۆنراوەکەی سێرەکەی ئەمی هۆنراوی جوانە هۆنراوی سەردەمیە لە ڕووی دەنگ بێژیەوە بەڕاستی خۆیان ئاوازەیی خۆیان بێت و ئاوازێت چقری بێتیان کۆمەڵە ڕۆح کۆبەتەوە یعنیمانە هەمووی هۆکارم بۆ ئەوەی کە چێژە بەخشن ئەم چێژەش چییە لە ئاخیرا لە هودەراپیەوەترێ مەسلەی ئێستاتیکا و جوانی بەڕاستی هەرێکە لەوانە لە پشتە نووسیتە لە سێ ستایڵەکاری کردووە فۆلکلۆری میلی و هەروەها دانراو تاچوان توانیوێتی لە هەرسێکە بەڵێ ئەو دەنگم باشی هەیەی بیچڕێ و هەم لە ڕووی ئاوازی شۆکاریان لەسەر بکە بەڵێ خۆیان نەرمەندانە زادەی بیر و وەچوونینە ئەم کۆمەڵگەیان یعنی ئەمە شتێ نەبوو ینی لە خوێندنەیەکە لە شتێکا بڵین ئەمە فێرو بوون ینی ئەگەر گەڕێیتەوە سەر ژیانی زۆر تایبەتی ئەمان ئەڵێ شەوان ینی کە گەڕاین بە کۆڵانەکانی سلێمانیە وەکو شتێبایە بەوەی تۆزە دەنگی خۆش ببێ گۆرانی وتووە واتە ئەمە سەرەتا لە کۆڵانەکانی سلێمانیەوە دەستیان پێکردووە لە گۆرانی وتە دوایی لە ناو کۆڕ و کۆبوونەوە و خزمانە وتوانە دەنگە خۆشە بە شێوەی لە شێوەکان کەواتە هەڵقوڵاوی ئەمانە هیچوەیە هیچ تەمیلەکانە لەوایە کاریان کردووە ئۆکەی سەرەتا کە عوسمان کاچێتە کۆمەڵی هونەرە جوانەکانی کۆرمەڵبەندی گشتی سلێمانی لەوێ ئەبێت دوایی کاستەکە تیپێک هەیە بەهێزترە لە کۆمەڵ و لە تیپی مۆسیقای مۆلەوی ئەمانە یەت تمۆحی ئەوەی هەیە کارەکانی بجۆزێتەوە نەوعیتر بێ کارەکانی هێتە تیپی مۆسیقای سلێمانی هەتا قوبوڵی ئەوە کە گۆرانی کەسەکەم سەرەتا لە کۆمەڵی هونەرە جوانەکان بۆ یەکرێ بەس کە هێتە تیپی مۆسیقای سلێمانی لەگەڵ مامۆستا خالی داڵێکا کە منم ئاوازەم هەیە یەک دوو جار وتومە ئەوە مۆسیقاکەیەتی تیپی مۆسیقای سلێمانی هونەرمەندەکان دەڵێن کاکە ئێمە مۆسیقایمان قوبوڵ نییە بە مۆسیقایەکی نوێ بۆ داڕێژینەوە بە شێوازی نوێ بۆ داڕێژینەوە تۆ بیرن نەچێت لەو کاتایە بۆن منە ئامێری جیتاری کارەبایی بەکاراتەوە ئامێری سەکسیفۆن بەکاراتەوە اینجا کۆمەڵێک ژەنیاری ئامێری کەمانچی زۆر بەتوانە بەکاراتون اینجا ئامێری چەلۆ کلارنێت فلوت یعنی ئەم ئامێرە غەربیانە لەگەڵ ئەو ئەمانەشا بەڕاستی زیاتر ترکیزیان لەسەر ئەم شتە غەربیانە بووە باوەزێ بۆ هاتووە بڵین بە شێوەیە لە شێوەکان
ئێمە توانین بڵین کاریگەری مۆزیکی عەرەبی هەبووە لە سەریان بەڕاستی بەزە و شێوایان وەرگرتووە و ئەمان کوردانیانە بە شێوەیە لە شێوازەکانی خۆیان بەڕاستی کەواتە ئەم کارانە نەوعین بە شێوەیە لە شێوەکان بەڵام لە بانگراودی کە عوسمانە هەر ئەوە هەبووە کە لە تابع میلیەکەش زۆر دوور نەکەوێتەوە بۆیە بینی لە گۆرانی فۆلکلۆری وتۆتەوە نمونەی گۆرانی ئایلە خەدیجە و غەزالێ و لە غەزالێ و دەبێنە بێنە ئازیزم وانە لەسەر تابعی میلیش میلی و فۆلکلۆری جیاوازی هەیە بەڕاستی لەسەر تابعی میلیش هاتووە هەنی ئاوازی وتووە بۆ نمونە ئایلە هاڕێی گۆبەرۆک بۆ لەسەر ئاوازی میلیە بەڵام گۆرانیەکانی تر هەم ببم بە قوربان و کەسەکەم و کۆمەڵی گۆرانی تر بەڕاستی و لەسەر شێوازێکی ترە لەسەر شێوازی ئاوازی دانراوە زۆر باشە لە ڕووی زانستیەوە کارە کردو لە ڕووی دەنگی و توانای دەنگی و ئەمانە هیچ کاری لەسەر کراوە من ئەمە ئەتوانی بڵێ جیاوازیم کتێبە لەگەڵ کتێبەکەی ڕەحمەتی کەریم کابانە چییە ڕەهەندەکانی کەریم کابان من بۆ ئەمەی کە عوسمان هاتم بیرم لە شتێک کردەوە جگە لەو بەحسی کە هەم بوو کاتی خۆی مقابلەیەکی خۆمە بوو وتم با ئیستیفتایە بکەم ڕاپرسیە بکەم لەسەر دەنگی هونەرمەند لەسەر کارە هونەرەکانی دەوری بڵێن ئیستیمارەکەم بۆ چلکە سێگنار زۆربەی زۆری لە مۆزیسیانان هی ئێریتیایی هەولێریتیایی دۆچیتیایە لەگەڵ کۆمەڵی کەسایەتی ڕۆشنبیری تر لە فەنانی تەشکیلی لە شاعیرەکان ڕئی ئەوانیشم وەرگرتووە لەسەر دەنگی لێم ئیستیفتایە بەڕاستی کۆمەڵێک ئارای زۆر شت ینی هەنێک کەس کە قسەیان کردووە لەسەر دەنگی و لەسەر شێوازی کارەکانی بە شێوازەکە ڕەنگە من ئەوم بە خەیاڵان نەهات بێ یعنی ئەتوانی بڵین ئەنێ هونەرمەند لەوانە ڕەحمەتی کاک عەتا چاوشین بەڕاستی زۆر بە جوانی لەسەر دەنگی هونەرمەندە شتی وتووە کاک زانای مەحمۆژار ئیتر زۆرێک لە هونەرمەندانی ئیتر لە هەموو تەمەنەکانە ڕئیم وەرگرتووە بە شێوەیە لە شێوەکان دەنگی هونەرمەندە چۆنە بەلاتەوە چۆن هەڵێ سنجێنی لەم سی کەسە یەکێکم نەبیستەوە بڵێن ینی بڵێ وڵات دەنگی یا ناسازە یا شتێکە لەو بابەتە یا بۆە گۆرانی نەوتایە یا شتێکی نەوتایە وەلو خۆی لە چاپێکەوتنیشە لەگەڵ کاک جەمالی دەلاکە ئەو شتەی هەیە بە کاک جەمالی وتووە وتێتی من بیستمانێک کەس بەمی تۆ وتێتی وڵی خۆزگەم کا عوسمان تۆ ئەوە نیە بە شێوەیە لە شێوەکان وتێتی من دەنگی تۆم بەدڵ نییە وتێتی من ئەوانەشم هەر قبول کردووە کە خەڵی وای پێوتم بەڵام من لەم سی کەسە لەم سی کەسە کە مقابلەم کردوون کە ئینم وەرگرتووە کە ڕاپرسیم لەسەر وەرگرتوون یعنی هەر یەکەی بڵین بە شێوازێکی جوان گزارشتی لە دەنگی کاک عوسمان کردووە بە شێوەیە لە شێوەکان زۆر بە ڕزاڵ هینیان کردووە بەڕاستی دەنگ و کارەکانی عوسمان عەلیان زۆر زیاتر ینی بە بەرزی هەڵیان سەنگانەوە ئەوانە بۆ من هەمووی زانیاری بوون هەمووی زانیاری بەسوود بوون یەکەیەکە ئاڕاکانی تایە لەسەر دەنگی ئەم هونەرمەندە زۆر باشە بەس لە دروستبوونی تیپی مۆسیقای سلێمانی کرد لە دروستبوونیەوە و بەشداریکردنی ئەم هونەرمەندانە تا چەند بۆ پاڵپشتێکی باشتر بۆ ئەم هونەرمەندانەکە هەم توانای دەنگی هەم لە ڕووی ئاوازەوە هەمیش لە ڕووی تۆمارکردنەوە کە ئیتر و گۆرانیانە بمێنێتەوە بۆ مێژوو تا چەند کاری هەبووە دیارە تیپی مۆسیقای سلێمانی هۆکارە بۆ ئەوەی کە هونەرمەندانە و کەم ئاوازانە بۆ شێوە تەقلیدی خۆی نەماوەتەوە کاتی خۆی بە دڵنیاییەوە چکە لە تیم مۆسیقای سلێمانی ئەمانە ئەتوانی بڵین ینی کۆمەڵە گۆرانی بێژون سەقافەتیشی ئاسایی ناو کۆمەڵگاکان هەبووە بەڵام ئەو هونەرمەندانی لە تیم مۆسیقای سلێمانی بوون هاتوون خۆیان فێری نۆتە کردووە شتیان وەرگرتووە متابعی تریان هەبوو بە تایبەتی مۆزیسیانەکان یعنی هۆکارێ بوون کاتنەوە ئامۆژگاری گۆرانی بێژەکانیان کردووە بەو شێوەیە بۆ سنەتا من مقابلی مامەسان و قەراقیمێ ئەڵێ هەتا شێوازی وەستان و دانیشتنی هەم ژەنیارەکان هەم گۆرانی بێژەکان بە شێوەیە لە شێوەکان ئەچوین سەیری ئەو ئیشانەما کرد کە عەرەبەکانیکەن یا تورکەکانێکن یا ئەوانایکەن ئەو سەقافەتەمە وەرگرتەوە خۆشمان بە شێوازی لە شێوازەکانی تر یعنی وەکو زانیارێک وەرمانەگرت و ینی هەم وەکو لاساییەک هەم وەکو شێوازە جوانە ئەکادیمەکە پەیڕەوی ئەو شتانەمانە کرد بۆی کۆمن کەواتە دامەزرانی تیپی مۆسیقای سلێمانی لەگەڵ ئەم دەنگانە و لەگەڵ ئەم ئاوازدانەرانەیە بەڕاستی ئەمانە هەردووشیان بڵین خەڵی تێکن شتێکن
نە تیپی سلێمانی بێ ئەوانە بوو لە ئەمانیش بێت تیپی سلێمانی کارەکانە گەشتە ئەو ئاستی ترۆ بکە. بەکارهێنانی وێنە لەم ڕەهەندەیە چییە بەخشێ بە کتێبەکە کە وێنێکی باشت بەکارێناوە لە کۆڵەیەەکە؟ تقریبان بیسپەڕەی ئەخیری کۆمەڵی وێنەی دانسخەیە بەڕاستی من گرنگی ماوە بە خێزانەکەی چکە بەڕاستی خێزانی هونەرمەندی کورد بەڕاستی هەمیشە وەکو هینێوایەک ئەتویان بڵێن قوربانی یەکەمە بۆ هونەرمەند چکە هونەرمەندانی ئێمە بە شێوەیەکی گشتی هەمووی خێرنەدیون. هونەرمەندی کورد بە ئێستاشی لەسەر وێ لەبەرەوەی کە هونەر زەمینە ساسی و بازاری نییە بەڵێت نەبووتە پیشەیی و تاکە سەرمای هونەرمەند هەردەنگەکەیەتی و کارە هونەرەکانێتی کەماوەتەوە بەڕاستی بۆیە گرنگی مەولیانە نایەوە گرنگیم بە تیپەکان ناوە لە تیپی کۆمەڵ لە تیپ مۆسیقای سلێمانی و هەنێ دانیشتنی تایبەتی خۆی هەیە کە عوسماناوانەش گرنگیم پیاوە کە بۆ نەدانیشتنی هەیە لەگەڵ لە ماڵی کاگڵشاد مەریوانی کۆچ کرد و لەگەڵ هونەربەندان کاک ناسری ڕەزازی ئەوانە لە هەشتاکانە لەو کاتانەیە بەڕاستی کە کۆبوونەتەوە و بۆ گزارشت لە خەبی نەتەوەیان بەڕاستی هەمیشە سرودەکانیان وتۆتەوە و گۆرانیە سیاسیانیان وتۆتەوە ئەو کاتە و ئێستاشی لەسەر بێ بەڕاستی هەمیشە هونەرمەندی کورد لە خەمی نەتەوەکەیە بووە کا عوسمان ئەگەر دیقەتی کتێبەکە بێ من لەمایە هەم پێشکەشم کردەوە بە تیپی مۆسیقای سلێمانی هەم پێشکەشمان کردەوە بە خاکی کوردستان چکە کا عوسمان هەمیشە خەی بەوە بینی ڕۆژێ لە ڕۆژان بێت کوردستان بە هەر چوار پارچەکەیەوە ئەویە کوردستانمانەیە و خاکی کوردستان و ئەمانەی زۆر خۆشەویست بەڕاستی هەمیشە لەگەڵ خەمی نەتەوەکەیە بووە بۆ یەک ڕۆژیش بێ کا عوسمان ینی خوانەخواسە لەنگی و سەر شۆڕیەمانی خۆڵ نەکردوە هەمیشە لەگەڵ خەمینتەوەکە منجا ڕسمیتیایە کە کاتی خۆی لە پێشمەرگایەتە بەڕاستی هەر لە کۆنەوە ینی لە شەستەکانەوەوانە و لەگەڵ شۆڕشی ئەیلولیشە هەم گۆرانی وتووە بۆ قەزیە و بۆ وینەوە ئیتر دوای ژانی بەردەوام بۆ بەڕاستی کا عوسمان. زۆر باشە پێم وابێ هەموو گۆرانەکانیش بە نۆتەی مۆزیکی نووسیبێتەوە ئاوازەکەی 24 گۆرانی کا عوسمانم هەڵبژاردووە هەم لە گۆرانیە دانراوەکانی هەم لە فۆلکلۆرەکانی هەم لە سرودەکانی فۆلکلۆری و میلیەکانم هین کردەوە بەیەکەوە داناوە 24 گۆرانی نووسراوەتەوە بۆم 24 گۆرانیە لەسەر ستراکچەری گۆرانیەکان قسەم کردووە بۆ نمونە لە سەرەتاوە هۆنراوەکەی نووسیوەتەوە دوایاتمەتە سەر نۆتەکە ئەگەر گۆرانیە دانراوەکان بێ سەربەند و ناوبەندەکان و نووسیوەتەوە لەکوێیە بۆ چییە میانەی یەکەمی سەربەندەکە چییە ناوبەندەکە چییە دوای ئەوە میانەی گشتی گۆرانێکە لە چیایەوە جۆری ئەو پەیژە و چواریدانەی بەکارێناوە تیتراکۆردانی بەکارێناوە هەمی دەزیشان کردو و لە ئاخیرا بڵین گەشتمینەتە نەتیجەیەک چکامە وەکو پێم وتن ئەمە لێکۆڵینەوەیە لە لێکۆڵینەوەی ئەبێ نەتیجایە بێ ئیتر نەتیجەکە هەم لە ڕووی ئەوەی وە گۆرانی بێژەیەک هەم لە ڕووی ئەوەی وەکو ژیانی کۆمەڵایەتی ژیانێکی سادە و ساکار و ئاسایی بردۆتە سەروەر وەکو هەموو کەسێکی ئاسایی ژیانی بردۆتە سەر ئیتر دەستپێکیشی وەکو ئاماژەم پێەیە ئیتر لە مناڵانی گەڕەک و لێەوە دەسی پێکردو وردەورە هاتوتە تیپەکان دامەزراوە ئیتر بۆ ئیزا ئەو بۆ کۆمەڵ و بۆ تیپی سلێمانی و ئەبەم شێوەیە بەردەوام بووە لە ڕێکوالیتی چاپ و پشگیریکردنی ئەم جۆرەکان تا چەند لایانی پەیوەندیدار هەماهەنگیان هەیە ئەمە لایانی پەیوەندیدار هەم بۆ چاپکردنی ئەم کتێبە هەم بۆم بۆنەیە بەڕێزەوە خاتوو شاناز ئیبراهیم ئەحمەد هاوکاریشی زۆری کردوین هەرچی ئەم یادە و چاپکردی کتێبەکەی هەموو گرتوۆتە ئەستۆ لێرەوە هیوادارم کە بەردەوام بێ لەسەر ئەم کارانیان بەڕاستی چکە ئەمە مێژوو ئەمە سەرمایی ئەم نەتەوەی ئێمەیە بەڕاستی ئەمانە هەر یەکە لەمانە تیپی سلێمانی ئەم گۆرانی بێژانە مەسەلەی کولتور ئەمە پێناسی نەتەوەیەکە میلەتێکە چەند خزمەت کرێن هێشتا هەرکەمە بوونی نەتەوەیەک بەم ئیشە هونەری و ئەم لایەنە کولتوریانەوەیە کواڵیتی چاپ تا چەند کاریگەری هەیە لەسەر کتێبەکەەوە هەم بۆ سەرنجڕاکێشە هەم بۆ من خۆم بەڕاستی ڕائم وایە دایما بێ هونەرمەند کە ئیژەکات ئەبێ فەرشی سوور داخرێ بۆ هونەرمەند بۆ کارەکانیشی کە لە سەریان لە کتێب و لەم شتانە بەڕاستی من هەمیشە لەگەڵ ئەوەیەم کابێ بە جوانترین شێوە بەرجەستە بکرێن دوایەوە ئێمە بیرمان نەچێ کە ئەڵەی نۆتە
نۆتە نووسینەوە ئەگەر بە کوالیتیە نەبێ بە شێوەیە نەبێ کە خەڵک سوودی لێبینێ ئەو ئیشە ئەفەوتێت جامێک ئەشکالمانەیە بەڕاستی لێرەوە سپاسی دیزاینەرەکە ئەەکەم هەمووکو کتێبی ئاسایی نییە بۆ تەسمیم لە ئەوڵەوە تا ئاخر تۆ ئێمە ڕێنووسی کوردی لە ڕاستەوە دەست پێەکە بۆ چەپ بەڵام نۆتەکان لە چەپەوە خوێنرێتەوە بۆ لەبەر ئەوە دیزاینەر لە دیزایانی ئەم جۆرە کتێبانە زۆر ماندووە بێت بۆیە بەڕاستی جێگەی ڕێزن و یعنی وردەکاری زۆرتیایە بەسەڕاحەتەنەوە کاک دیاری لێرەوە ڕێز و خۆشەویستین بۆ هەیە ئەوەشمان بیر نەچێم کتێبە بۆ پێشێشەکەی کاک ئازاد ساڵە کاک ئازاد تیپی شنروە من پێم و کە پێشێشێکی بۆ بنووسێ بەڵام زۆر سپاسی یەکەم ئەم ها خوێندنەوەیشی بۆ کتێبەکە کردووە تقریبان خوێندنەوەیشی دوور و درێژی بۆ کتێبەکە کردووە کە پێوەی ماندوو بوو بەڕاستی دیارە نووسین هەروە ئاسان نییە زۆر ماندوو بوو پێوەی ئەوەی کرد و کاک سەرکەوت عەلی حەبیبی خۆشمان ئەویش بەڕاستی زۆر ماندوو بوو لە هەڵەبڕی ئەم ئیشایە و مامەسا چالاک سدیقی خۆشمان ئەویش بەڕاستی پێداچوونەوەی بۆ نۆتەکان و بۆ مەقام و بۆ تیتراکۆل و شتەکان کرد کە بەڕاستی وردە شارەزایە لەوەیە بەهەرحاڵ بەڕاستی من ئەم ئیشە بۆ کردومە ڕەنگە بۆ ئێستا نەبێ بۆ 50 ساڵی تر 100 ساڵی ترکەم ئیشامێنێتەوە بۆ نەوەکانی ئایندەمان با پێمان نەڵێن هونەرمەندانی ئەم سەردەما کە لەگەڵ ئەم هونەرمەندانە ژیانیان بەسەر بردووە خەڵکی ئەکادیمیان لەگەڵ بووە ئەیکوا بۆ چی شتێکیان بۆ بەجێنێ هیچیان بۆ نەکردوون چی پرۆژێکی تر لە بەردەمایە لە داهاتووە کاکە کردووە وەڵی ئێستا حالیان پرۆژەی ئایندەم بڵێن ڕاهەندەکانی حەمە ساڵە دیلانە ئەوە بە چاپ بگێنم ئەوەی کاک ناسر ڕەزازیشم هەیە ئەوەی کاک ناسر دیارە کتێویشی زۆر گەورە دەرەچێ بە حکمیەوەی دەست تقریبان نۆتەکانی کە نووسیمەتەوە حدودی 400 لاپەڕەیە ئەوەی کاک ناسەری تر بە ئومێدم ئەگەر بوار هەبێت و دەرفە دەبێ ئەوانەی ئینشەڵڵا لە ئایندێشی نزیکامیان بە چاپ بگەێنەوە لەم کاتشدا تۆ سەرقاڵی خوێندنەکەمە ئیترەوە بەڕاستی ئەمیان هینیان کردو بەهیوای سەرکەوتن بەڕێزی چەند کاتێکم ماوە ئیبەخشم بە کۆنسرتەکەی سبێنێ چەند بەرهەم پێشکەشەکرێ ئێستا پۆستت چییە لە ناو تیپی مۆسیقای سلێمانیە من ئێستا وەکوی کە سەرۆیشتی مۆسیقای سلێمانیم لە هەڵبژاردننیم دوایە بە سەرۆک دانرام پیرۆز اینجا بۆ کۆنسرتەکەی بەیانی من دیارابێ لە هەمیشە تیپی مۆسیقای سلێمانی پاڵپشتی من بووە هەم بۆ ڕەهەندەکانی کەریم کابان هەم بۆ ئەو کۆڕانەی کە بەستومە لەسەر هونەرمەندان شەماڵ ساحێب حەسەن زیرەک بەڕاستی ئەوان پاڵپشتی من بوون بەنسبەت بەیانیشەوە هەم عوسمان عەلی ئەندامی کارای تیپی مۆسیقای سلێمانیە هەمووی کە خۆیان ئامادە کردووە کە کۆنسرتێکی بچووک لە گۆرانەکانی کەریم کاک عوسمان بوو ترێتەوە و بە بەشداری 4 گۆرانی بێش کاک سیڤان و کاگەردی و دادەکەویار و کاکە مەبەست شەریف ئەمانە گۆرانەکانی کە عوسمان ئەڵێنەوە بە بەشداری 14 ژەنیاری تیپی مۆسیقای سلێمانی و بەیانی لە هۆڵی ڕامادەیە ئێمە دیارە ئەگەر ئێستا بڵین ساڵیادی کۆچی هونەرمەند کە عوسمان عەلیە و کۆنسرتێک سازەکرێت تیپی مۆسیقای سلێمانی و لەگەڵیشە ئەم کتێبە بڵاوە بێتەوە ئێمە دیارە بێ ئەو کۆنسرتە بەرینە مەلعەبەکە بەڕاستی لە توانای ئێمەیان نییە بۆیە شتەکەمان داوای گشتی نییە داوایەکی تایبەتە وەتا هاتن بۆ هەمووان نییە بەڵێ داوایەکی تایبەتە هەر لەبەر ئەو مەسەلەیەش بەڕاستی شکۆمانەیە بەڕاستی سەیتەرە بکرێ سپێوارە ئەو کۆنسرتە ئەکرێت هەم بۆ زیندوو ڕاگررتی ئەم هونەرمەندە ئێمەوەمان بیرنە چێرێکە لەم هونەرمەندانە دیارە بەجەستە لێمان دوورن بەڵام کارەکانی هەمیشە لە زەهرمانان لە یادەوەری و لە بیرەوەریمانان بەڕاستی و خۆزگەم ئێمە ساڵانە توانایە بۆرێک لەم هونەرمەندانە نەگەرەوەی هەر گۆرانەکانی وەکو خۆیان لێبیرێتەوە من ئاواتە خوازیەوەم بەڕاستی لە ئایندایە کە ئی نەکرێت بۆ هونەرمەندانە بۆ نمونە لە وڵاتانە زۆر شتی واکرێت 10 میلۆدی گۆرانی بێژەکە هەڵەبژێرن ئەڵێن ئەم ساڵ پێشبڕچیەکرێت لە ڕووی ئەداوە لە ڕووی ئەوەی مۆزیکێکی تازە بۆوانە دروستکرێت لە ڕووی نوێگەری تیابکرێت یعنی پێشبڕشیە دروستەکرێ بۆ ئەوانە بەڕاستی ئەگەر ئێمە ئەگەر توانە دەسەڵات هەبێ
بە شێوەیە لە شێوەکان ئێمە هەر ساڵێک ئەگەر بۆ هوەرمەندێک بە ئازەکانی ئەم هوەرمەندانە کاری لەو شێوەیە بکرێ بڕاتتان بێت یعنی ئەو کاتە نەقعەکان بەرەکەوێت و بە شێوەیە لە شێوەکان خەڵک تامەزرۆی ئەوەیە کە گوێی لە دەنگی تازە بێ گوێ لە ئیشی تازە بێ گوێ لە نوێگەری بێ لە ئیشەکانە بەڵام ئەبێ پێشبرچێ و ئەبێ فاکتەر و پاڵپشتیشی زۆر گەورە هەبێ بۆ میشانە هەروە بە ئاسانی دەستەکانی خۆش بێ بەڕێسمە وەسا عادل سەری کتێبی ڕاهەندەکانی ئوسماعیلی سپاس بە گۆشداریکردنە دووبارە و زۆر بەخێر بێت